استاذن. ماوەی چەند ساڵێکە دەستم بەکاری شیرنی کردەوە و هەروەها تقریبان ساڵێک زیاترە کە دوکانی خۆمدانە. سەرەتا هەر حەزی مناڵیم بوو لە مارێ شتم دروست دەکرد، دواتر خزم و کەس و کار زیاتر هانیان دەدام لەبەرچی ئەو ئیشە ناکەی پیشەیەک لە خۆت. لەبەرەوەی دەرچووی پەیمانگای پەرستیار بووم حەزم لێ بوو لەو بوارە زیاتر ئیش بکەم، دواتر بەپێی باردۆخی ژیان لۆم نەگونجاکە لەو بوارێکە دەرچوومە لێی ئیش بکەم. لێ بڕیارمدا سەرتا بەس کولیچەم دەکرد لە مارێ. لە ماوەی 5 ساڵ زیاترەوەها بەردەوام بووم کە لە مارێ لە کاتی جێژنە و بۆنەکان کولیچەم دەکرد لەگەر برمەوە هەندێک زۆری شیرنی. دواتر وردە وردە بەرەو پێشم برد، ئەکاونتەکەی خۆم کردە پەبلیک، ئەوجا دوکانی خۆشم دانا. سەرەتا نارێم زیاتر بەس کولیچەم دەکرد، خەرگ زۆر ڕای لێ بوو، یعنی لە ماوەی کەم زۆر خەرگ یعنی ڕای لە ئیشەکەی بوو، زۆر براو بووە. ئیتر کە دوکانمان هەبوو پێشتر ئەو شتانم نەدەکرد لە دوکانی خۆمان، لەبەرەوەی جێیەکەمان گچکە بوو، لۆم نەدەگونجا لە کاتێک کە مندارم هەبوو، تۆزێک لۆمە زەحمەت بوو، بەس دەمتوانی لە کاتی بۆنەکان شت لۆ خەرچی حازرکەم. دواتر وردە وردە کە خەرگ زۆر داوای لێ دەکردم، ئەمنیش بڕیارم دا کە کاری شیرنی وەک پیشەک بکەمە پیشەی خۆم. ئەمە ساڵانە بەشداری چەندین فیستیڤاڵ دەکەین، بۆ نمونە فیستیڤاڵی هەنجیر لە تەقتەق، هەروەها فیستیڤاڵی کۆیا، بەشداری ئەو فیستیڤاڵان دەکەن. ئەمەش کاریگەری خۆی هەیە، کاریگەری هەیە لەسەرەوەی کە زیاتر خەرگ دەمان ناسی. بۆ نمونە تامی شیرنیەکان دەکا، برمەی دەکەین، زنودی دەکەین، دۆنات و کێکی تەڕۆ و کێکی دسپاستۆ، تورتەی سپی و خشخش و ئەو کولیچە و غوڕابیا و زۆرە. خواردنەکانی زیاتر دۆڵمەی گەڵامێو دەکەم، هەروەها کەرسە زیاتر ئەوان بەپێی داواکاری، بریانی، بۆڕک و مینی پیزا ئەو شتانش دەکەم. ڕۆژێک ناڕۆژێک کولیچەی دەکەم، هەلوی بنوێیش خەرگ تامی بکە نەمینێتەوە. برمەکەشمان وڵی وابزانم برمەکە زیاتر، چکە شیلە چی کەمی هەیە، هەروەها گوێزی زۆرە. خەرگ بەعام ئێستا حەزی لێیە شیرنی زۆر شیرن نەبی، شەکری کەم بی. ئەمەش بەعام سەرەتا کە دوکانماندانا بڕیاری ئەومدا شیرنەکانم شەکری کەم بی، ئەجا تەندروستی لە پێشینەی هەموو ئیشەکی منە. سەرەتا من زۆر ڕوونیش بەکار ناینم، زیاتر زبدەی بەکاردێنم، چکە ئەو تەندروسترە. وەکو گۆتیشم شەکریش زۆر بە کەم بەکاردێنم. هەموو شیرنەکانمان بەعام شەکری زۆر کەم، بەس ئەگەر مشتێک لەسە خواست خۆی بێ شەکری زیاتر مرۆتێکە، شەکری زیاتر بەکاردێنم. سەرەتا حەزی خۆم، دواتر پێویستی ژیان وای کرد کە دەست بدەمە ئەو ئیشەی، بەڵام یعنی حەزێکی تایبەتم هەبوو لۆ شیرنی و خواردن هەر لە گچکەییەوە. ئەنا ڕۆژە جاری وایە لە بەیانی سەعات 6ەوە دەست پێ دەکەم تا نزیکی 9ی شەوێ بەبێ پسڕان، بەس کاتی جەمەکان نەبی کە دەسەردەگرم. بە بەردەوامی شتی دروست دەکەم، ئاگام لە زۆر شتەیە نامینێ، زۆر یارمەتی دەرم. ئەوان نەبوونە لەوانەیە نەمتوانی با بەو شێوە بەردەوام بم. بەڵام لە کۆتاییشدا کە باغەری خۆتت هەیە، کە ئیشێکی خۆت هەیە، کە سایەتی چکەی ژیانت بەنەوە ئەچکەیە. ئەجا کە بە شاگردیشم کردیا، لە سوپەرمارکێتان ئیشم کرد، لە سەیدەلی ئیشم کردیا، ئەو شتانەشم هەموو تاقی کردیتەوە تا گەیشتم بۆ مەرحەلە ئێستا. لەبەرچی ئەتوو دایمەن ئیشت هەیە، لۆ بۆ نمونە هەر لە زۆر بۆنەی کۆمەڵایەتی دوورت دەخاتەوە، لە زۆر بۆنە ئەتوو ناتوانین بەشداربی، بۆن لەبەرەوەی ئەتوو ئیشەکەت هەیە. بۆن ئیشکردن لەگە هەندێک شەریکات ئەوانش گرفتە، بۆنە شتت درەنگ لۆ دێنن، شتت تاخیر لۆ دێنن، ئەوانش دەبتە گرفت. یان جاری وایە بۆ شتێکی دەکڕم، گوێزەکی دەکڕم بە پارەکی زۆر، تامی ناخۆشە، کە دەیدەمە مشتری ئەوم زۆر پێ ناخۆش دەبی. یعنی کو دەرێت تەریق دەبمەوە لە کەمشە لە کاتێک زەمبی من نییە. خاستن لە کاتی جێژنان کولیچەی لۆ بۆ منەڕانی دەنێرم، لە هەولێرە دەنێرم، تەقتەقی بەعام زۆر دێن سەردانمە بکات، چکە زیاتر نزیکن لەمە. لە سلێمانیش دێن، بەس بەعام هەولێر و تەقتەق و ڕانیا ئەوانە زۆر دێن سەردانمان دەکەن. ئەمەش ئەوەندەی بتانین
بینێرین بۆ هەندێک شتەیە کێکەیە بە کرێمە ناتانێت و بەگەیاندن بیگەێنی ئیلان دەبی لەسەر دەستت بی تۆزێک زەحمەتە و لۆویش تەکلیفەکی زیاتر دەکات دەبێ ئەم سیارەی خصوصی لۆ بگرم ئەو شتەی لۆ بنێرم بەس کوردی چەوانە مشکلە نییە بۆ منە بە سیارەی خەتیش دەتوانین بینێرین زۆر جارەها دەکەین ئیشکردن شەرەفە هیچ شتێک عەیب نییە ئەمن لێرکانە هەموو بخۆم دەرم من ڕێک وەکو کرێکارەکەم لێرە بەس پێشم شەرم نییە هەموو شتێکی دەکەم خایانکردنەوەی دەکەم دێم لێرە مشتری بەڕێ دەکەم زۆر شتی قورس برن دەکەم بەڵام ها پێویستی ژیان و ئەگەر بە دوای حەز و ئارەزۆکانی شت بکەوی دەبی هەوڵی لە پێناو بدەیت